والآن المتحدث الثالث، وهو بحث مشترك بعنوان ضلوع الأرض وحفظ الحياة. بحث مشترك بين الأستاذ عبد الرحمن خليل العصافي والأستاذ أجي تشتو، مختصر للسيرة الذاتية للأستاذين. الأستاذ عبد الرحمن خليل العصاف مواليد أربيل، بكالوريوس فيزياء كلية العلوم جامعة صلاح الدين، تخصص فيزياء الناتو، أستاذ مساعد كلية العلوم قسم الفيزياء الطبية. له 20 بحثا علميا نشر في مجلات علمية محكمة حول الناتو والفيزياء الطبية. شارك في 8 مؤتمرات علمية دولية، عضو في جمعية الفيزياء الطبية السعودية، عضو في مجلة الفيزياء العصرية. له مؤلفات عدة: سلسلة حقائق العلم الحديث 5 أجزاء، سلسلة حقائق العلم الحديث 6 إلى 10 كذلك، راستيكاني زانس السردم بالكردي، مراجعة وتنقيح كتاب بعض الحقائق العلمية في القرآن الكريم باللغة الكردية للمؤلف زغلول نجار. أما مختصر للسيرة الذاتية للأستاذ شتو، كذلك من مواليد أربيل، متزوج، دبلوم في الدراسات الإسلامية، وهو موظف حكومي من عام 1994. تقلد وظائف كثيرة وعضو في كثير من المنظمات وهيئات، نذكر بعضها: مسؤول نادي ومرصد الفلك في مديرية الرعاية العلمية من 95 إلى 99، 2011 إلى 2015 عضو في قسم المشاريع والبرامج من مديرية إعلام أربيل، صحفي وإعلامي في مجال علوم الفضاء والفلك منذ عام 94 ومنذ عام 2018 وإلى الآن ماركتينج سبيشالست. ولا عفوا، هذا أحسن في شركة هوايات اهتمامات أخرى علوم الفضاء والفلك وتصوير الغيوم، اللغات التي نجدها الكردي وعربي وإنجليزي. نكتفي طول بعد. عمل في منظمات كثيرة، وكذلك عمل كإعلامي هاوي في مجال العلوم والفضاء وفي مجالات كثيرة. شكرا. وقدم برامج تلفزيونية وإذاعية كثيرة ونشاطات علمية، وعضو تأسيسي لجمعية هواة الفلك في كردستان، رئيس جمعية هواة الفلك في كردستان 2005 إلى 2012، المنسق المحلي في كردستان في السنة الفلكية الدولية إلى آخره. ما شاء الله أشياء كثيرة موجودة. شكرا أستاذ. فحتى لا نأخذ من منه أن يقدم بحثه، لأنه أخذنا 5 دقائق من تقديم سيرته الذاتية، فبقي له 10 دقائق. لا، لازم تعوضوني. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أحمد أبواني بريز، الحضور الكرام، السلام عليكم ورحمة الله وبركاته. البحث المشترك أوي كبيك وبزماني كلي طبعا تقديمي دكم لقال الإمام عبد الرحمن خليل العصافي لسر أو قلقانانه كزويدة باريزة بيجوا عن إمي استدان يشتنوه والله إن شاء الله خواهي جورا بركتي بس أو مجلس باراندوا لدرو خليج جاني روجانا ما ندبين دواين بلام حسب بودكي كخواهي جورا قلقاني شي بوها سارة كي تو دروس كردو تا لما ترسي زور جورا بباريزة على عجالة وكودلين زور بخير عيد الروم. خواهي جورا مهربان فرمي وجعلنا السماء سقفا محفوظا وهم عن آياتها معرضون. بريزان درع يعني قلقانا كان قالك زورين بلام إما أماجة بس 6 درع ددين 3 دروع تحمي الأرض. يكميان الغلاف الجوي برقة هواي زوي، دوميان مانج، سيميان الحقل المغناطيسي، أو سي بشا يعني أو سي درعا بخيراي أماجان بيددم إن شاء الله. برقة هواي زوي أو برقية طبعا أو طبقة غازية كدوري هساري الزوي داوة للصفر وبرز لبيتو تانزكي 700 كيلومتر لسر آستي روي درياوة طبعا دروات. تشيشي نزيكي وكو زانين دلنا 5 ملايين بليون طن، يعني 5 مليون بليون طن دبي وزني برقة هواي هساري زوي باشا شي زوري لنيتروجينو أكسجينو دوان أكسيدي كربون أرغون بيك هاتوا. طبعا برقة هواي زوي وكو أحدث تقسيماتي استعادة بينز باش بيك هاتيا لنزمه ودس بيدا كين بوسروا تروبوسفير، ستراتوسفير، ميزوسفير، ثيرموسفير وإكزوسفير. أو طبقة رئيسية كاني برقة هواي هساري زوية كيما لسري دجين. يكم شد كباسي لو دكين برجي مغناطيسي هساري زوي كغلافة زور بهيزا. هرچند هساري زوي كهساري شي بتسوكا بون من هساري مشتري 1300 زار لزوي جوله ترى بلام برغ مغناطيسي وكو هساري زوي زور بهيزني وكو غبراود بنامان قباره كام كاين تماشا لكن هساري زوي برغ مغناطيسي شي زور بهيز داي بوشيوا لدرنزامي تعالى شكاني ناو زرغي زوي او دروز دبي او كاي مغناطيسيه كزوي دلكي ان كاكلكي لا اسنو نيكل بيكاتوا. برج مغناطيسي هساري زوي وكو انفلوبي وكو بلقي يعني وكو ظرفي شي زور جوره
هەسارەی زەوی لە تەقینەوەکانی خۆر و ورتر بڵێم لە دقائقی مەشحون کە لە خۆر دەردەسێ زۆر بە گەورەی و زۆر بە کارامەیی دەیپارێزێ بە ئەمر و ویستی خوای ڕەب العالەمین. ئەوە پێکات یان نەخشەیەکی دیکەی ماگنێتۆسفیری هەسارەی زەویە. دووەم تەن کە هەیتمان مانگە ئەڵقەمەر، نزیکترین تەن لە هەسارەی زەوی مانگە. ماوەی نێوانمان 363,634 کیلۆمەتر و 65 مترە، بزانە بە متریش ئێستا پێوانەکرایە، تەمان زۆر وردە ئێستا پێوانەکان. تیرەی مانگ 3474.2 کیلۆمەتر دەبێ، 45,000 تەمان لە زەوی قەبارەکەی بچووکترە. بەڵام مانگ بۆیتە ئەداتێکی پاراستنی هەسارەی زەوی لە زۆر شتی گەورە، هەم زەوی دەپارێزێ لە دەرچوون لە ڕێڕەوەکە و لە لاربوونەوەی و هەمها لەو تەنانەی کە لە دەرەوە دێتن دەیانوێت بە هەسارەی زەوی بکەون. خوا گەورە میهرەبان دەفەرموێ هو الذي جعل الشمس ضياء والقمر نورا والقمر قدرناه منازل حتى عاد كالعرجون القديم. طبعا خوا گەورە میهرەبان لە 28 شوێن ناوی مانگی هێناوە جل جلاله. باشە، ئاسمان سیفاتی چییە لە نێو قورئانی پیرۆزدا کە هاتووە؟ 120,000 ئاماژێ بە ناوی ئاسماندا هاتووە. ئاسمان لە زمان سمو، ارتیفاع، بەرزبوونەوە، بەرزی. لە ئیستیلاح ئەو جیهانی سەروی ئێمە هەیە کە لەسەر سەری خۆمان ئێمە دەیبین و هەرچی تەنی تێدایە ئەوە پێی دەڵێن ئاسمان. زانستیش دەڵێ هەرچی شتێکە دەوری زەوی داوە لە بەرگە هەوای دەست پێ بکات تا نیهایەتی حدودی کەون، ئەو سەقفەیە کە ئێمە دەپارێزێ. صفاتی ئاسمان لە قورئانی پیرۆز بزانیت چۆن هاتووە. یەکەم بە ذات الحبک هاتووە، والسەماء ذات الحبک، ئەی حبکت بالنجوم، واتە پڕ بووە لە ئەستێرە، زۆر بە توند و تۆڵی ئەو نەسیجە دروست بووە. ذات البروج، تەجەمعاتی ئەستێرەکانی تێدا، نەک ئەو کەلوانەی کە باسی لێوە دەکرێت. خۆ لە ئاسماندا 88 کەلو هەیە، نەک 12 بالمناسبە. واتە ئاسمان تەجەمعاتی ئەستێرەکانی تێدایە. خوای گەورە وا بەو شێوەیە بۆ ئێمە ڕازاندۆتەوە. والسەماء ذات البروج، توسع السماء، ئاسمان فراوان دەبێ، بەردەوام فراوان دەبێ. والسماء بنيناها بأيد وإنا لموسعون، کەواتە ئاسمان کەمە بەس لێرەدا مەفهومەکە زیاتر گەردوونە، یونیڤەرسەکە گەلەستێرەکان بەردەوام لە جوڵەدان و ئێستا گەلەستێری ئێمە بە خێرای 500 کیلۆمەتر لە یەک چرکە دەڕوا، هەستیشی پێ ناکەین، هەموو گەلەستێرەکان دەڕوا و گەردون فراوان دەبێ. ئاسمان درز وەکو درزی تێدا دروست دەبێ، یان تەشەقوقات یان تەخەلولاتی تێدا پەیدا دەبێ لە نەتیجەی چی؟ تەقینەوەی ئەستێرەکان، چونکە هەموو ئەستێرەکان دەبێ بتەقنەوە لە کۆتایی تەمەنیاندا. خوای گەورە میهرەبان دەفەرموێ فإذا انشقت السماء فكانت وردة كالدهان رفع السماء بغير عمد وخلق السماء أشد من خلق الإنسان. خوای گەورە ئاسمانەکانی بەبێ کۆڵەگە بەبێ عوامید بەرز کردوتەوە، چکە ئێمە دەزانین سەقف پێویستە بە عەمودێکەی بە کۆڵەگە هەبی، بەڵام ئەو ئاسمانی کە لەسەر ئێمەیە یونیڤەرس بەگشتی هیچ کۆڵەگەیەک نییە لە پێشساوی ئێمە تەمان کە دەیبینی، و بالفعل هیچ کۆڵەگەیەک نییە ڕاگرتووە، تەنها ئەمر و ئیرادەی رب العالمین نەبی. الله الذي رفع السماوات بغير عمد ترونها، پاشان دەفەرمێ لخلق السماوات والأرض أكبر من خلق الناس ولكن أكثر الناس لا يعلمون. چێشەکە لەوەی بەشێکی هەرە زۆری خەڵکی بەهۆی سەرقالی بە پیشە و بە پرۆفێشناڵیتی بە ئیشی خۆیان ئاگایان لەوە نییە کە ئەو گەردونە چەند عەزیمە و چەند گەورەیە لە خەڵکی ئینسانەکان و خەڵکی زۆر زۆر گەورەترە. هێماکانی قورئان بۆ درعەکانی زەوی چییە؟ یەکەمیان الحفظ، وظیفەتی ئاسمان چییە؟ الحفظ، پاراستن. وجعلنا السماء سقفا محفوظا وهم عن آياتها معرضون، کەواتە ئاسمان ئێمە لە زەرەرەکان دەپارێزێ. دووەم، ئاسمان وەکو قوبەیەکە، گومەزێکە لەسەر ئێمە، وەکو ئەو سەقفەی ئێرەوا دەبینین. وجعلنا السماء سقفا محفوظا أي على الأرض، وەکو قوبەیەک لەسەریتی. هەروەها ئەگەر خێراتر وەی کاتمان بمێنێت، زەوی ئەو بەرگە هەوایی هەیە خوای گەورە میهرەبان کە دروستی کردووە، دەیپارێزێ لە شوهوب و لە نێازیکەکان، ئەو بەردانەی کە لە دەرەوەی ئاسمان دێتن لە نێو بۆشایی سیستەمی خۆر و لە دەرەوەی بۆشایی سیستەمی خۆر دەگاتە هەساری زەوی. وأنا لمسنا السماء فوجدناها ملئت حرسا شديدا وشهبا، أو هم إشارات تزيين وحفظ. خوای گەورە ئاسمانی بۆ تو دروست کردووە وەکو ڕازاندنەوە، وەکو پاراستن. تخوا تەماشای ئاسمان کە شەوێک ئەستێرەی تێدا نەبێت چەند ناخۆش، هەر ئینسان لە شوێنی خۆی دڵتەنگ دەبیتن. خوای گەورە ئاسمانی بۆ ئێمە ڕازاندۆتەوە، و هەروەها ئاسمان صفەتێکی دیکەشی هەیە، الإرجاع، دەیگەڕێنیتەوە، شت دەگەڕێنتەوە، سەوت، مەوجات، هەتا کۆتایی گەلێک زۆرە. والسماء ذات الرجع، زانە خوای گەورە چۆن ئاماژەی بەو شتە عەزیمە کردووە تەنها لە سێ وشە.
بەشێکی هەر زۆری مفسران ڕزا و ڕەحمەتی خوایان لێبێ ئاماژەیان بۆ کردووە کە ڕەجع مەبەستەکە لێرەدا گەڕانەوەی ئاوە بۆ سەرزەوی لە ڕێگەی بە هەڵمداچوون و دروستبوونی هەور و ئەو نیعمەتە عەزیمە تەمەن شمولی وەش دەکات وەڵا عەسری حەدیثیش ئەوە سەلمێنراوە کە هەموو بەشێکی زۆری مەوجاتەکانی ڕادیۆ پەخشەکان بەشێکی زۆری جارێکی تریش لە چینەکانی بەرگە هەوای زەوی دەگەڕێتەوە ئێمە سوودی لێ دەبینین. ئەو درعی کە باسمان کرد بەرگە هەوا بزانین یعنی چ کارێکمان بۆ دەکات، یعنی چ شتێکمان بۆ تەوفیر دەکات. غاز ئەو غازە پێویستانەی کە کائینات پێویستیانە بۆ هەناسە وەرگرتن و هەناسەدانەوەش ئەمە سوود لە دانەوەکەشیان وەردەگرین بۆ نمونە نەباتات ثانی ئۆکسیدی کاربۆن وەردەگرن و ئۆکسیجینمان پێدەدەنەوە و ئێمەش خۆراک ئەو ڕۆکانە دەکەینە خۆراک و بەکاری دەینین. بەرگە هەوای زەوی تەوازنی حراری لەسەر زەوی دەپارێزێ. ئەگەر ئەو بەرگە هەوایە نەبا پلەی گەرمی بۆشایی ئاسمان یان فەضاء المطلق ناقص 270 پلەی سیلیزیە بەڕێزان. ئەگەر زەوی بەرگە هەوای نەبوایە ئەوە پلەی گەرمی لەسەر زەوی دادەبەزی بەردەوام بۆ 18 لە ژێر سفری سیلیزی. بەڵام تەماشا دەکەین بەرگە هەوای زەوی وای کردووە کە غلافی زەوی عەردی پلەیەکی گەرمی معەن دەپارێزێت کە لە سنووری 15 دەرەجەی میئەوی بە معدەلی هەستی پێ دەکرێت. طبعا لێرەدا دەبینی کە ئەگەر هاتوو زەوی بەبێ بەرگە هەوا بێتن لە وێنەی یەکەممان بەبێ بەرگە هەوا ئەگەر حسابی بکەین پلەی گەرمی دەبێتە ناقص 18 لە ژێر سفری سەدی. بەڵام ئەگەر بەرگە هەوای هەبوو وەکو ئێستا پلەی گەرمی بە معدل ئەمە قسەی دەکەین طبعا 15 پلەی سیلیزیە، بەڵام پلەی گەرمی یونیڤەرس یان فەضاء المطلق ناقص 270 پلەی سیلیزیە. بەرگە هەوای زەوی ئاوت بۆ دەپارێزێ. ئێمە هەومان دەزانین کە لە پرۆسەی بە هەڵمداچوون و کە تەکاسوف و ئەو عەمەلیاتانە جارێکی تر ئاوێکی سازگارمان بۆ دروست دەبێتەوە. بەحر ئاوەکەی سوورە، بەڵام کە بە هەڵمدا دەچێت تەنها ئێشتەوەیەکە بەرز دەبێتەوە و جارێکی لەسەر شەوێ باران دەبارێ. و سابتیش بۆ لە بەرگە هەوای زەوی 6 دەرەجە بۆ هەر کیلۆمەترێک دادەبەزێت تا ئاستی گەیشتنە 6 پلەی سیلیزی لە ژێر سفری سەدی کەواتە پلەی بەرگە هەوای زەوی طبقاتەکانی سەروەی زۆر سادە، بەڵام هەموو عملیاتی بارانبارین و دابارین لە چینە نزمەکانەوە دەبێ و ئەگەر ئەو بەرگە هەوایە نەبووە ئێمە ژیانمان لەسەر زەوی مستحیل بوو بەڕێوە نەدەچوو. والله محاولة كمستاذ إن شاء الله. برجع هواي زي احتباسي حراري ما بودرز ذكاء. أجا برجع هواي نبوة لهمان كاتش دا أو جرمايك زي وريدة قد بشو كديدا والزور زور بلاي جرميك زور دا بزي بشو بويا برجع هوا مبدأ احتباسي حراري شمان بو دروس دكاتن. برگە هەوای زەوی دەپارێزێ لە بەرکەوتنە نەیزەکیەکان ئەوەش خاڵێکی زۆر گرنگە بەڕێزان ئێستا ئاماژەی پێ دەدەین. ئەوە سوتانی بەردە نەیزەکێک بوو برا بچووکتان ڕۆژێکەوە قەزا و قەدەری خوای بوو کە تەسویرم دەکرد ئەو بەردە سوتا لە ئاسمانی شاری هەولێر. طبعا بەرگە هەوای زەوی ئەو بەردانە بەشی هەر زۆری دەسووتێنێ، بەڵام مەرج نییە هەموو جارێک هەر هەمووی قوتار بێ. زۆر بەخێرا ئەگەر تیرەی بەردێک 100 مەتر بێ ئەوە ئەگەر بە زەوی کەوت چاڵێکمان بۆ دروست دەکا 1.2 کیلۆمەتر گەورە دەبێ. ئەو حاڵەتانە نزیکەی 5200 ساڵ ڕوو دەدات. دەینە ئەخیری ئەگەر تیرەی بە 1000 مەتر بێت بەردەکا خوا نەخواستا ئەو چاڵێکە دروست دەکا 13.6 کیلۆمەترە و 440,000 ساڵ جارێک ئەو حاڵەتانە ڕوو دەدات. هێزی تەقینەوەی قووەی ئینفجاری ئەگەر بەردەکە 4 مەتر بێت ئەوە ئاستی تەقینەوەکەی دەکاتە 0.75 کیلۆتن لە مادەی TNT لە بەرزایی 42 کیلۆمەتر و نیو دەسووتێت. طبعا نامێنێ ئەوە 1.3 ساڵ جارێک ڕوو دەدات. بەڵام ئەگەر 85 مەتر بی تیرەکەی هێزی تەقینەوەکەی 28 کیلۆتن TNT و لە بەرزایی 0.58 واتە لە ارتفاعی 580 مەتر دەسووتێ کەواتە دەگاتە سەروی زەوی و 3300 ساڵ جارێک ئەو حاڵەتانە ڕوو دەدات. مقارنەتەن هیرۆشیما 15 کیلۆتن بوو، ناگازاکیش 20 کیلۆتن بوو. ئەوانە دەڕۆین چکە کاتمان نەزانم ئوستاز دەڵێ نما بەس ئەو خاڵە زۆر میمە بەڕێزان تکاتانێ دەکەم زۆر دیقەتی ئەو وێنەیە بدەن. یعنی ئەئیلاه مع الله خوای گەورە بزانێت چۆن زەوی دەپارێزێ. ئەو هەموو مەساراتانەتان دیتێ بەڕێزان 10,000 نەیزەکی زۆر خەتەر هەیە لە پرۆژەی ئاژانسی ناسا بە ناوی نیر ئێرث ئۆبجێکتس. ئەو بەردانە هەر هەمویان بە نزیک زەوی دادۆڕن. ئەوە مەساری کوڕی ئەرزیە تەماشاکەن بەڕێزان مەساراتی ئەو هەموو کوی کە باتانە هەمووی بە نزیک زەوی دادەڕات تەقاتوعی مەداریشی دەکا هیچیشی بەر زەوی ناکەی. بزانە خوای گەورە چۆن ئەمەی پاراستە سبحان الله. تەماشاکەن بەڕێزان ئەوە ئەحدەث خەریتەی ناسایە بۆ تەوزیعبوونی بەردەکان لە مەداراتی مابینی کەواکبەکان. بزانە بەڕێزان ئەوە هەسارەی زەویە بەڵێ ئەو هەمووی نەیازکن لە دەوری زەوی دەسوڕێنەوە دەوری بڵێن مشتری و مەریخ بە زۆری دەهەنە، بەڵام هەسارەی زەوی هیچ دوور نییە لەو بەردانە بەلعکس زۆریش نزیکە، بەڵام خوای گەورە ئێمەی پاراستۆ سبحان الله. کاتمان زۆر نەمایە. طبعا بەرگە هەوای زەوی باسمان کردینەوە سە بەرگە هەوای زەوی ئێمە دەپارێزێ لەو تیشکە مەترسیانی کە لە دەرەوە دێتن. خۆر سەرچاوی سەرەکی تیشتی UVە
سێ جۆرمان هەیە فیزیانەسەکان زیاتر دەزانن UV A UVB UVC خۆر بەرگە هەوای زەوی ببورن ئێمە لە تیشتی UVC دەپارێزێت کە زۆر مەترسی دارە مرۆڤ تووشی شێرپەنجەی پێز دەکات و تەغییراتی جیناتی لە حیوانات دروست دەکات خوای گەورە ڕێگە دەدات تیشکەکە مەرئیەکە بێتن بەڵام ئەو تیشکە زەرمەندانە بربەستە لێ ناگەڕێ ڕزگار بی باسی مانگمان کرد بەڵام مانگ کارێکی زۆر سەرەکیشی هەیە بە خێرایی با باس بکەم زەوی بە 23.5 پلە لارە تەوەری خولانەوەی بەو شێوەیە ئەگەر ئەو لاریە نەبا وەرزەکانی ساڵ دروست نەدەبوو و مانگ ڕۆڵی سەرەکی هەیە لە پاراستنی زەوی لەو لاریە ئەگە مانگ لاچێ فوجئەتەن ئەو لاریە نامێنێ زەوی تووشی تەخەلخولێکی زۆر گەورە دەبێتن کاتمان زۆر کەمە ئوستاذ مانگ هەروەها ڕێگە نادات هێزی چێشکردنی هەسارەکانی دی کار بکەنە سەر هەساری زەوی ئوستاذ وڵای حەقە بوو ئەگە 2 دقیقە ئیزافێکم لێ سەما زۆر گەورەتر لە ئینسان بەتەئکید اوكي يك والله حزم ذكرت شتيش كشتم بي لو عرس كان بخيراي اگر ما اوكي باسي برجع مغناطيسيش ما كرت طبعا بلام او فيديو مان هي تماشا كان برزان او داوي لي برنج لكم طبعا استاذ لك درسون او نيزكا ل 15/2/2013 لروسيا السوتا لبرزي 25 كيلومتر سوتا خيراي 18 كيلومتر لتركيا هات بزانت دنجي دروس كرت بعربيش بلا هذا حادثة اختراق أحد النيازك في 15/2/2013 على ارتفاع 25 كيلومتر احترق بس موجة الصدمة بعد 2 و23 ثانية وصل للأرض هذا لحظة الاختراق طبعا الكتلة 10,000 طن كان قوة الانفجار 500 كيلو طن يعني 30 مرة أكثر نعمتي أنت أكثر من هيروشيما استمعوا إلى يعني كل الجام البنايات يعني انكسرت زامي بناية كان درجة كان بردك كتيري طبعا لنا المسلبين حافظة متر بوه قطر الحجر النيزك 17 متر والسبب هذا الانفجار يعني أسكوا بعد لاحظوا يعني البناية هذا هم يدشتي يعني زعما كان الارم السياره كان لشوين يخوي لنتيجه اهتزازك ايش دكا ايش تمام بس انا ما عملت شيء بس سرديستا بس من الصوت بس الصوت وعلى ارتفاع 25 كيلومتر هذه موظفه اعتياديه بس شوف ايش راح يصير هسه صدقوا ميستا يعني ما يتوقعون هذا يعني ابد ما يتوقعون هو عبالهم هجوم نووي او هجوم ارهابي تفجير يعني مثلا الحمد لله نعم ما تهون جزاك الله خير السلام عليكم ورحمه الله وبركاته شكرا للإمام الصائشي أغنانا بعرضه السلايدات باللغة العربية عن الترجمة إلى اللغة العربية جزاه الله خير